ئەوەی کە تایبەتە بە گلدانەوەی ئاو لە وڵاتی ئێران و تەسیراتی کردوتە سەر هەردوو زێ کە دێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە بۆ سەر بەنداوی دەربەندی خان و دوکان بە تەکید ئێمە و وەزارەتی کشت و کاڵ خۆتان ئاگادارن سەردانی وڵاتی ئێرانمان کرد و بە بەردەوامیش کۆنتاکت و پەیوەندیمان هەیە لەگەڵ سەرکونسۆڵی وڵاتی ئێران لە هەرێمی کوردستان و لەگەڵ وەزارەتی سەرچاوە ئاویەکانی وڵاتی عراقیش بە بەردەوامی ئێمە لە پەیوەندی داین بۆی ئەو کێشەیە چارەسەرکەین لەگەڵەوەی کە ئێران لەوانەیە ئەوانیش وەکو خۆیان مبڕێریانەوە بێ کە وشکە ساڵی دۆخی وشکە ساڵی هەم لە هەرێمی کوردستان چۆن وجودی هەیە لە وڵاتی ئێرانیش وجودی هەیە تەسیری کردوتە سەر ئاوی ئەوانیش بۆیە ئەوان وەکو وڵاتێک کە دەبێت گرنگی بە گلدانەوەی ئاو بدەن بە مافی خۆیانی دەزانن بەڵام ئێمە دووپاتی ئەومان کردوتەوە لێرەش دەیڵێن ئێمە لە چوارچێوەی دەستوری عراق و لە چوارچێوەی ئەو قانونە نێودەوڵەتیانەی کە کاری پێدەکرێت کە ڕۆیشتنی ئاو لە وڵاتێکەوە بۆ وڵاتی دراوسێ مافی گشتی لەسرە لە بینی وڵاتەکاندا لەبەرەوە پێویستە بەڕاستی وڵاتانی دراوسێ لە بەردانەوەی ئاودا ڕەچاوی یەکتری بکەن و پێویستە بەڕاوێژ و گفتوگۆ ئەو کێشانە چارەسەر بکەن بۆ ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوامین جارجار ئاوەکە دەکرێتەوە لەبەرەوەی ئەم پرۆژانە بەشێکیان پرۆژەکان بەکاردەهێنرێن بۆ ئینتاجی کارەبا لە وڵاتی ئێراندا لەبەرەوە ئەو بەردەدرێتەوە دواتر گل دەدرێتەوە بەڵام ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوامین بۆی ئەو کێشەیە چارەسەرکەین هەر بۆ ئەومە بەستەشە بیرمان لەوە کردوێتەوە کە نۆ بەنداوی گەورەی استراتیژی لە هەرێمی کوردستان دروست بکرێ بۆ ئەوەی کە سەرچاو ئاویەکانی ناوخۆی خۆمان بە فیڕۆن نەڕۆن و بتوانین گلیان بدەینەوە دەنگۆیەکی بەداخەوە دەنگۆیەکی سیر و سەمەرەی لەسەر دروستکرا کە ئێمە دەمانەوێت نەمام گران بکەین و دەمانەوێت هەموو شتێک بدەینە کەرتی تایبەت بەڕێزان بە حکمەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ساڵە لە قەیرانێکی دارایی قورسدایە و لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ کارمەندێک و هیچ کرێکارێک دابمەزرێنێ بۆیە بیرمان لەوە کردەوە کە بەکرەیەک کە گونجاو بێ بدرێتە کەرتی تایبەت و لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ و خۆمان چاودێری دەکەین و خۆمان لەگەڵیان لەسەر خەت دەبین لە دانانی نرخ و بە ڕەچاوکردنی بڵێن پێداویستی فەرمانگە حکوومیەکانیش هەموو ئەمانە لە چوارچێوەی عەقدێکدا ئەنجام دەدرێت بۆیە کە ئەوەی دەوترێت ئەو شەعاتەی کە بڵاو کراوەتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی گرانکردنی نرخی ڕۆکەکان ئەو کاری ئەنجام داوە و بۆ ئەوەیە کە احتیمامی زیاتر بە کەرتی تایبەت دەدان نەخێر بەڵام قەنەعەتێکمان هەیە کە ئێمە گەر بمانەوێ پارێزگاری لە مەشتەلەکانی خۆمان بکەین ئێمە دەبێت لەگەڵ کەرتی تایبەتدا بەیەکەوە هەماهەنگی بکەین لە بەرەو پێشچوونی ئەو کارانەی کە لەکوێدا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست نەتوانێت دامی پرۆژەکانی خۆی بکە کەرتی تایبەت دەتوانێت وەکو بەدیل دامی ئەو پرۆژانە بکە سەریان بخە بەڵام لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بڕیارانە یاخود ئەو میکانیزمانەی کە حکوومەت دای دەڕێژێ بۆ کەرتی تایبەت